بینەرو بیسەری ئازیز سلامی خۆی گورتان لەسەر بێت وتارمان ئامۆژگاریمان ئەوەیە کە ئەمڕۆ کە هەست پێ دەکەین سەیطرة الحياة المادية على المعنوية واتە زاڵبوونی ژیانی مادی و دنیایی بەسەر ژیانی معنەوی و دینی و دواڕۆژیدا. خۆشەویستەکانم، ئەمڕۆ ئەبینین لە دنیادا بە تایبەتی زلهێزەکان و گەورەکانیش هەر هەموو توانا و تااقەتی خۆیان سرف دەکەن بۆ دنیا بە هەموو مصانع و دروستکراوەکانیان جا بۆ خزمەتی ئینسان بنیان بۆ ڕوخان و تەدمیر بن بە بیانووی ئەوەی کە بەرەو پێشەوە دەچین یان پاراستنی خۆمان هەرەکەی بە بیانوێک بەبێ ئەوەی ئەم توانایی کەوە مرۆڤەکان خوا پێیداون وەکو پێویست سەرفیکەن بۆ معنەویات، بۆ دین، بۆ دواڕۆژ. ئازیزەکەم، بزانە کە ئینسان پێکاتوە لە دوو شتی سەرەکی، یەکەیمان کە مادەیە جسم، دووەمیان ڕوحە. پێویستە ئینسانی مسڵمان واجبە بایەخ بە هەردووچیان بدات. ئەو وەختە ئینسانێکی تەواو دەبێت. ئەتوو هەر لایەنێک بگری و لایەنەکەی تر وەلانەی هەڵە دەکەی گیانەکەم. پێویستە لەسەر ئینسان کە بزانێ تۆ مەخلوقی خوا تۆی دروست کردووە. برا ئایزەکەم، تۆ بۆ خۆت دروست نەکردووە بەم جوانیە، بەڵکو خوای تەبارەک و تەعالا بە نەسی قورئان تۆی دروست کردووە کە حەق تەعالا دەفەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. بەڕاستی ئێمە مرۆڤمان دروست کردووە لەسەر جوانترین شێوە، دیزاین. کە خوای تەبارەک و تەعالاش تۆی دروست کرد، ئەی برای ئازیز و خۆشەویستم، ئەی خوشی بەڕێز، تۆی دروست کردووی بۆ ئەوەی بیناسی و عیبادەتیشی بکەی، بیناسی و عیبادەتی بکەیت، چونکە خودی ئینسانەکان وایە ئیلا بە دوای لە هۆی بێهێزی خۆیەوە بە دوای دەسەڵاتێکدا دەگەڕێ کە کەون دەسوڕێنێ، کەون هەڵدەسوڕێنێ. ئەمە لە قەدیمەوە هەروە بۆ فەلسەفەش لە دوای ئەوەی گەڕاوە. جا ئێمە لە ئیسلامدا هەموو شتەکانمان بۆ کۆکراوەتەوە و لەبەردەستتدایە کە دەڵێ الله خالق كل شيء، الله جل جلاله دروستکەری هەموو شتێکە. ڕاستەوخۆ گەیشتوویە بە قیمەی عیلم و قیمەی فەلسەفە و قیمەی هەموو لێکۆڵینەوەکان بۆت حازر کراوە کە ئەڵێی خودای تەبارەک و تەعالا دەسەڵاتدارێکە کە هەموو بوونەوەری دروست کردووە. جاکە تۆیشی دروست کردووە بۆ ئەوەی بیناسی و عیبادەتی بکەی، هەروەکو قورئان ئاماژەی پێدەکاو کە دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. دروستم نەکردووە جنۆکە و ئینسان ئیلا بۆ عیبادەتی خۆم نەبێ. کەواتە سر و نهێنی ژیان، بناغەی ژیانت، پایەکانی ژیانت ئەبێ بزانی کە ناسینی خوایە و هەروەها پەرستش بۆ خوای تەبارەک و تەعالا و عیبادەتکردنی خوای تەبارەک و تەعالایە. نەک عمرت بە گاڵتە بازاری بەڕێ بکەیت و گاڵتە بازاری بە ژیانت بکەیت. حەق تەعالا لە ئاەتێکدا ئاماژەمان پێدەکا، دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وأنكم إلينا لا ترجعون. ئایا ئێوە وا دەزانن کە ئێوەمان بە گاڵتە بازاری دروست کرد بێ و نەگەڕێنەوە بۆلای ئێمە؟ ئێخوانیە بە تەئکید خودای تەبارەک و تەعالا ئێمەی پڕ حیکمەت دروست کردووە، کەواتە دەبێ بزانین خوای تەبارەک و تەعالا پڕ لە حیکمەت ئێمەی دروست کردووە و ئەبێ ئاگاداری ئەو حیکمەتە بین کە خوای تەبارەک و تەعالا ئێمە بۆ ئەوی دروست کردووین. براکانم، خوشکانی ئازیزم، تەماشاکە لە 24 سەعاتی ژیانتدا ڕۆژانە، لە 24 سەعاتدا شەو ڕۆژدا چەندت داناوە بۆ معنەویات، واتە بۆ دین، واتە بۆ دواڕۆژت، لە حتا لە ڕەمەزانیشدا، حتا لە ڕەمەزاندا، لە تەراویحەکاندا، لەگەڵ ڕێز و تەقدیر و خۆشەویستیم بۆ هەموو ئەو مامەسا و ئەم خەڵکانەی ئەو مزگەوتانەی کەوا تەراویحەکانیان بەشەکەمەکەی تیا دەکەن، واتە وەکو پێویست هەمووی ناکەن، واتە 20 ڕەکعات تەراویح و سێ سونەت کە دەکاتە 23 کە سوپاس بۆ خوا لە مزگەوتی ئێمە هەموو ساڵان تەواومان کردووە و لە مەکە و مەدینانیش ئاوا تەواو دەکرد. بەڵام ئێستا لە زۆربەی مزگەوتەکاندا تەماشا دەکەن هەر 8 ڕەکعات و لەگەڵ سێی دەکاتە 11 و خواحافیزەی لێ دەکەن، ئاخر کاکە لەوێشدا هەر تەمبەڵێ دەکەن. جا چاوەکەم، ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان تەماشا دەکات کە ژیانی مادی پەلەپەری دنیایی لە ناو مزگەوتدا ئەڵێ حەبس کراوی، هەر خێرا سەلام دەوە بڕۆ دەرەوە، یان لە دنیا چ باشتر دەکەیتەوە لە ناو مزگەوت بێ لە ئەوەی لە ناو مزگەوتدایە. جا بۆیە برا ئایزەکانم، خۆشەویستانم، ئیمامی عومەر ڕضای خوا لەسەر بێ فەرموویەتی حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا. ئێوە محاسبەی خۆتان بکەن، براودێک لە خۆتان بکەنەوە، پێداچوونەوەیکی خۆتان بکەن پێشەوەی محاسبە بکرێن.
وزنوا أعمالكم قبل أن توزن عليكم ئێوە بۆ خۆتان کردەوەکانی خۆتان بکێشن ئەوە چاکە ئەو خراپە پێش ئەوەی لەسەرتان بکێشرێ و تەرازوتان بۆ دابنرێ کەواتە بۆ خۆ دەبێ ئینسان بایەق بەخۆی بدا ڕۆژێک دادێ ئەبێ هەرچی کردومانە لە چاکە و لە خراپە هەمووی تۆمار کراوە ئێستا ئاوا تۆمار دەکرێت بە دەنگ و ڕەنگەوە قسە بۆ ئێوە دەکەم واللهی برایگیان ئایزەکانم خۆشەویستانم ئاواش هەمووی تۆمار دەکرێت حەق تەعاڵا دەفەرمێ ئینا كنا نستنسخ ما كنتم تعملون ئێمە تۆمارمان کردووە هەرچی ئێوە کردوتانە هەمووی تۆمار دەکرێت بەلای خوای تبارك وتعالى إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئەتا مەلایکەتانی سەرشانی ڕاست و چەپکە چاکە ئەو دەنووسێ و خراپە دەنووسێ حەد نیو قسەش ناکەی ئیلا ئەمە چاودێرێکی حازری عادڵی ئامادە لەوەیە کە تۆمار دەکرێت کەواتە ئاگادار بین ئەم ژیانی دنیاە بەسەر ژیانی معنەوی و دواڕۆژماندا زاڵ نەبێ نەشمان وتۆوازی لێ بێنە خۆشی بسانم چەند ئینسان هاندراوە بۆی بایەخ بە دواڕۆژ بدات زۆر لە زۆر ئاەتەکاندا فەرمودەکاندا بۆی ئینسان دواڕۆژ لەبیر نەکا نەزانێ هەموو شتێک هەر دنیاە ئەو دنیاش لە نەکاوێکی حەز بە خۆش ناکەی خوا حافزەیەکی لێ دەکەی حق تعالى دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله أي برواداران تقوى إخواتان ببي هەڵبەتا تەقوا امتثال الأوامر واجتناب المناهي أو إخوة فرماني بيكدو بيكي إخوانه هي لكدوه تو خۆتی لێ پارێزی ئەوەی بەسمانە وەلتەنظر نەفس ما قدمت لغد بزانن هەر نەفسێک لە ئێوە چی ئامادەکردەوە بۆ بەیانی هەڵبەتا بەیانی ئەوە نییە کە بڵێن بەیانی کە ئێستا دێ بەڵکو قیامەتە خواوە بە نزیک دایناوەکو بەیانی كل آت قریب هەرچی بێ هەر نزیکە کەواتە بزانە چت بۆ ئامادەکردووە واتقوا الله زارێک تش تەقواتان ببێ چونکە خوای تبارك وتعالى زانایە بە هەرچی کە ئێوە دەیکەن وخوای تبارك وتعالى ئێمەی ئاگادار کردوتە ترساندوونی لەوەی کە ژیانی دنیا زاڵ بێ بەسەر معنەویات و دینەکەماندا دنیا و شەیتان هەڵمان نەخڵەتێنێ لە دینەکە بێ ئاگا و کەم تەرخەم بین حق تعالى دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ولا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور ئێوە غەڕە و سەرکێش و بێ ئاگانەکە لە خوا ژیانی دنیا ئەها ژیانی دنیای پێش شەیتانیش خستووە ئەمجا فەرمێ ولا يغرنكم بالله الغرور ئێوە غەڕە و بێ ئاگا و سەرکێش نەکا غەڕور کە یەکێک ناوەکانی شەیتان کەواتە بزانە بە خۆت داوەرەوە ئەوەی کە ئێستا تۆ تێدای هەر بۆ خۆت بیر لە خۆتکەوە داخوا ژیانی دنیا بەسەر ژیانی دواڕۆژتدا بۆ خۆ ئامادەکەم بە دواڕۆژدا مەسەیتر و زۆرتر نییە بەڵێ دەبێ بڵێین بە تەئکید ئەڵێین بەڵێ کەواتە دەبێ خۆمان دابێنەوە برایان خۆشەویستەکان ئەی برای بەڕێزم و خوشکی ئازیزم ئەو عەقڵمەند و هۆشمەندە بە کە پێغەمبەرە خۆشەویستەکەمان فەرموویەتی الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت ئینسانی عەقڵ و ژیر ئەو کەسەیە کە سەرزەنشتی نەفسی خۆی بکات و ئیش بکا بۆ دوا مردنی و هەتا بزانە دوا مردنی چت پێویستە ئیشی بۆ بکەیت والعاجز أو الأحمق ئینسانی بێتوانا و لە ڕوايەتێک دەفەرمێ ئەحمەق واتە بێعەقڵ ئەو کەسەیە من ئەتبع نفسه هەواها ئەوەیە نفسي ودوا هوا وأرزقاني خوي بكويتو وتمنى على الله الأمانية وداواي قبش لخواي تبارك وتعالى بك كواتا بزانك كودوا هوا وأرزقاني خود كوتي أو إنساني خوا بنام ذاك بيغمر بعجز بأحمق داينا بلام كتو هولو تيكوشان الدا دنيات بكار هنا بشويشي وهاكا دواروجي في مسوغر كي إنساني شي عقل جيري خوا إيوش بعقل جير دا بنيت خوش بيستانم أجر ئامادە نەبووی بۆ ئەم پرسیارانەی کە بە تەئکید لە هەر تاچێک لە ئێمە دەکرێت ئەوە بزانە تۆ یان نەزانی یان تەمبەڵی یان هەڵەی زۆر هەڵەی کە پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع هەنگاونانی لە دواڕۆژدا هەنگاونی هەتا لە چەند شتێک لە چوار شت پرسیارت لێ نەکرێت ئەم چوارانە کامن پرسیارمانەکە بێ وەڵامت هەبێ وەڵامیش فێڵ نییە قۆپێشی تیان ناکرێت لێ وەکو دنیا نیە بڵێ قۆپی دەکەم و زمان لوسی نایخوا لەوێ یەکەمیان عن عمره فيما أفناه لە تەمەنت بەچت بەڕێکرد دوو پرسیارت عمرت چۆن بەڕێکرد دەبێ هەموو ژیانت وەڵام دەیتەوە کەواتە پرسیارەکە کورتە و وەڵامەکەی زۆر دێژە بێ خۆی بۆ ئامادە بکەی دووەمیان وعن شبابه فيما أبلاه گەنجانی خۆشەویست بە کوڕ و کچەوە گەنجانی خۆشەویست بە کوڕ و کچەوە لە گەنجەتیت چۆنت بەڕێ کردووە پرسیارت لێکرد لە گەنجەتیت وعن ماله بۆ دەوڵەمەندەکان وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه لە ماڵت چۆنت پەیدا کرد
بحلالي بو وشون السلف كد بوشي ويبو كخواي تبارك وتعالى أي بس برسالت لك كواتا دولة من دين زاني بكاري بيني لدي بيت والله شوارميان وعن علمه ماذا عمل فيه لا أوزانستي كست يدا إيش كردوا بلى أما توجيه إما ذكري وكو علماء دين وكو هر عالمي كتر لهم بواركان دا داخواتشون إيشي خوي كدوا چونك خزمتي كومالغا أو علمي كبيتشتني هر علومي ديني بيه هر علمي كتر بيه أطلب العلم ولو بالصين برو دوا زانزا بكده بالصينيش بيه شتني هر علومي ديني بيه هر علميك بيه كتو بتاكي إيشت بيكرد أما أجو باداشي لسر بلام كم ترخمي تياكد وعن علمه لعلمك فيما ماذا عمل فيه تت اشتراك دوا كواتا بو إيماش دعاء بو إيماش كان وكو بيشواني آيني أو علمي كخوا بيدا يمزاين شون إيشي تياب كينو شون راشي بجانين كواتا أو منو توش لأم زانياراني درباري أم إسلاما بريزو پر حكمتو دا عادل دا دورا وكو يكين لزانز دا لزور بيشتا كان دا وكو إيما دزاني كواتا توش عالمي لأوي أما حلالة أما حرامة أما واجبة أما نهي لكراوة إلى آخره كواتا وكو يكوين كواتا هول دا أم دنيايا بكار بين بيك بوسيليك بو أوي جيانيشي بختوري قيامتي بي ودز بيني چونكوي كإستا هيا ما ويشي كما هر دروا أوي دمينيتا هتايا كجياني أبدية كحق تعالى لآتك دا دفرمي وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون براسي جاني دواروش أو جاني راستقينيا أقر بزانن بونازانين أو بمان قترا أو آياتي خوامان خويندو بسر يكتر أزاين كوا أم جاني استاتي داين موقتا ودروين جاني هتاي أما جاني دواروجا كوا تاوريابا أم جاني دنيايا بسر جاني ديني دا سر نكي وزال نبي ما قلتو وازا جاني دنيايش بينا بلام بزانا بكاري بينا بوي جاني هتاي بيودز بيني كوا تا ميكا بوسيليك بو توري خواو بو أوي خوا پنامام دا خوتي بيدنا وآقري جهنم بابي كبراسي تحمل ناكري كواتا عزيزانم خوشويسانم لما جيك داين كما جي رمضانا ما جي بالخير وبركته ما جيك اخوا شيطانا كاني كلام تكردوا ما جيك توي ازا كردوا تيدا تسو تالاچي دبا بليم دين لقال خواي تبارك وتعالى بيمان تازب كينوا توبيشي راسقين بكين لو قناه تاوانا وكم ترخمانيك وهمان بوا دەست پێ بکەینەوە عفى الله عما سلف ئەوەی کەوا ڕابردوخوا لە هەموو لایەکمان خۆش بێ و تۆش خۆش بێ و تۆ بێکی ڕاستەقینە هەموو شتەکان لا دەبا بەتایبەت لە ڕەمەزاندا کە شەیتانەکان و حەبس کراون کەڵەمچە کراون تۆش ئازادی لەم ئازادێکی ئێستا وەکو دەورەیەکە وەکو خولێکە مانگی ڕەمەزان تێیدا پەروەردە بە بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا ئەوەندە ژیانی ماوە بەڕێک و پێیشی بەڕێ بکەی ژیانێکی دنیایی بە جوانی بەڕێکە دادەسەڵاتت هەیە بزانە بە جوانی بەڕێکە دەوڵەمەندی بزانە بە جوانی بەڕێکە مبارەکت بێ ئەگەر لە ساغی بزانە بەڕێکە هەمویان مبارەکت بێ مقابلەکەشی ئەگەر بێدەسەڵاتی أما راضي بقدر إخوة صابر با أجر فقيري راضي بقدر إخوة أجر نخوش شيء راضي بقدر إخوة ودام بخويا بقدر هرسي كان رحمة بلام أو كان يترجن زاني بكاريان بيني هرسي كان سدبنا بلا خويته وتلا إيمو إيوش بو رمضان ببخشيت أو رمضان بك بريكو بيشي بريب كينو لكو تايدا أخوة لإيمو لإيوش خوش بيت ذلك يتر لخواي دبارين وأخواته لطاعتي ملاك ما قبول كات وهابن كواجاني دنياي بسرجاني ديني ما عند أزال نبي بلكو هدو شان بريب كين بشويتي وها كخواي تبارك وتعالى ما راضي بيو كسوين وحضور خواي تبارك وتعالى سربرز بينو لوێدا پێغەمبەر خۆشەویستەکەمان بماناسێتەوە لەسەر حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی لە حەوزی کەوسەر ئاومان وێدا و بیخۆینەوە لە خزمەت ئەودا بچینە بەهەشتی بەرینەکەی و لە بەهەشتی بەریندا لە خزمەت پێغەمبەر خۆشەویستەکەماندا بلقاء داری خوای تبارك وتعالى شاد بین ئێمە و ئێوەش والسلام عليكم ورحمة الله وبركاته.